سەرکردە و زانا و ئەندامی مەکتەبی سیاسی کۆمەڵی ئیسلامی جەنابی مامۆستا مەلا ناسیحی مەلا ساڵح سەرکردەی بوێر و بەهەڵوێست، پیاوی ڕۆژی تنگانە و سەرخەری چەندین پرۆژە ئیسلامی و چاکخوازی لە کوردستان، پیاوی ڕاستگۆ و دوور لە مجاملە و قسەی ڕوبەڕوو، پیاوێکی مەبدەئی و خاوەن بۆچوون و هەڵوێستی تایبەتی خۆی. جەنابی مامۆستا کەسایەتیەکی کاریگەری سەرگۆڕەپانی سیاسی و ئاینی کوردستان و زانایەکی شارەزای بوارە جیاوازەکانی ئیسلام بوو. بە یەکێک لە پیاوە بەهەڵوێستەکان دادەنرا و لە یەکگرتنی بزوتنەوەی ئیسلامی و بزوتنەوەی ڕاپەڕین و پێکێنانی بزوتنەوەی یەکبوونی ئیسلامیدا ڕۆڵ و پێگەی کاریگەری هەبووە. هەروەها یەکێک بوو لە دامەزرێنەر و کۆڵەکە گرنگەکانی دروستکردنی کۆمەڵی ئیسلامی کوردستان. جەنابی مامۆستا لە هەر سێ جوڵانەوەی ئیسلامی، بزوتنەوەی ڕاپەڕین و بزوتنەوەی یەکبوون و کۆمەڵی ئیسلامی بە ئەندامی مەکتەبی سیاسیال بژێردراوەتەوە و لە بواری کۆمەڵایەتیەوە کەسایەتێکی خزم دۆست و هەژار دۆست بووە و هەمیشە بەتەنگ کێشە و نەبوون و ئازاری خەڵکەوە بووە. زۆر ڕێزی زانایان و نووسەران و ژنان و مناڵانی دەگرت و باسی لە مافەکانی تاک و توێژە جیاوازەکان دەکرد. مامۆستا ناسیح مەلا ساڵح لە ڕۆژی یەکی مانگی تەموزی ساڵی 1957 لە گوندی بامۆگ لە هەڵەبجە لە خێزانێکی ئاین پەروەر و زانستخواز و نیشتیمان دۆست چاوی بە دنیا هەڵهێنا. قۆناغی سەرەتایی لە قوتابخانەی ئیسلامی سەرەتایی و قۆناغی ئامادەییشی لە دواناوەندی دراساتی ئیسلامی لە هەڵەبجە تەواو کرد. مامۆستا ناسیح لە تەمەنی 23 ساڵیدا و لە ساڵی 1970 چووە ناو پرۆسی هاوسەرگیریەوە و لەگەڵ خات و سەروین ئەحمەد ژیانی هاوسەرگیری پێکێنا. لە ئێستادا مامۆستا دوو کوڕ بە ناوەکانی زانا و محەممەد و 4 کچیشی بە ناوەکانی دڵگیر و بەهەشت و پەیام و پەروێز هەیە. لە ساڵی 1983 مامۆستا ناسیح لە قوتابخانەی ماوەتی کوڕان بە مامۆستا دادەمەزرێت و بە ماڵ و منداڵەوە ژیانی لە هەڵەبجەوە دەگوازێتەوە بۆ ناوچەی شارباژێر. هەر لەوێش جگە لە تێپەڕاندنی کار و پیشەی مامۆستایەتی خەمخۆرانە و دڵسۆزانە و دانەبڕاوانە و نیشتیمانیانە دەسەکات بە کاری بانخوازی و ڕوونکردنەوەی بنەما فکریەکانی ئاینی پیرۆزی ئیسلام بۆ خەڵکی ناوچەکە و بە تایبەتی ئەو چەکدارانەی لەوێ نامۆ بوون بە بنەماکانی کاری ئیسلامی. مامۆستا ناسیح بەهۆی پابەندبوونی بە بنەمانە گۆڕەکانی ئاینی پیرۆزی ئیسلامەوە کە دژ بوون بە خواست و داواکاریەکانی ڕژێمی بەعس و ملنەدانی مامۆستاش بۆ داواکاریەکانی ڕژێم وای کرد لە سەرەتای مانگی تشرینی یەکەمی ساڵی 1984 لەسەر میلاکی پەروەردەوە بگوازرێتەوە بۆ سەر میلاکی بەڕێوەبەرایەتی تاقیگەی بیناسازی سلێمانی. بەڵام مامۆستا بەهۆی پەرۆشی بۆ کاری ئیسلامی واز لە فەرمانبەریەتی و پیشەکەی دێنێت. لە ناوەڕاستی مانگی ئایاری ساڵی 1970 لەگەڵ باوکی ڕەحمەتی مامۆستا مەلا عوسمان عەبدولعەزیز و کۆمەڵێکی تر لە مامۆستایانی ئاینی بە مەبەستی زیاتر فراوانکردنی بەرەی ئیسلامی کا پێویستیەکی حتمیە و کاتی کوردستان بوو کۆچ دەکەن بۆ وڵاتی ئێران و لەوێ لەگەڵ بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کوردستان بزوتنەوەی ئیسلامی کوردستان ڕادەگەیەنن. مامۆستا مەلا ناسیح ڕۆڵێکی باڵا و کاریگەری هەبووە لە ڕاپەڕینە جەماوەریەکەی بەهاری ساڵی 1991 جەماوەری کوردستان دژی ڕژێمی دیکتاتۆری بەعس. من لەگەڵ جەنابی مامۆستا مەلا ناسیح مەلا ساڵح خوا پلۆپای بەرز و بەرزکا لە بەهەشت یەکدیناسینمان دەگەڕێتەوە بۆ پێشنەوەتەکان، بەڵام بەکاڵی واتە وەکو تارماییەک دێتەوە بەرچاوم، بەڵام دواتر یارە لە دوای نەوەتەکان دوای ڕاپەڕینی جەماوەری کە برانی یەکگرتووی ئێستا پیان دەگوترا خەتی یەکی برایان ئیخوان، ئەوانش پیان دەگوترا خەتی دوو لەگەڵ جەنابی مامۆستا مەلا سەدیق. دواتر یەکدیناسینمان و ئاشنایی من لەگەڵ جەنابی مامۆستا مەلا ناسیح خوا پلۆپای بەرزکە لە سەردەمی بزوتنەوەی یەکبوونەوە، ئەو کاتە کە بزوتنەوەی ئیسلامی و بزوتنەوەی ڕاپەڕین ئیسلامی یەکیان کرد، بزوتنەوەی یەکبوون ئیسلامیان پێکێنا و مامۆستا مەلا ناسیحی جێشێک بوو لە ئەندامانی مەکتەبی سیاسی. لەو کاتەوە یەکدی ناسینمان زیاتر قوڵ بۆ زیاتر بە سروشت و تەبیعەت و ڕۆشت و ئاکاری ئاشنا بوو. مامۆستا ناسیح لە ژیانی ناو خێزانی خۆمانە خاوەنی شەخسیەتێکی تایبەتی خۆی هەبووە، ڕێزێکی تایبەتی خۆی هەبووە. ناو ئەو عایلەی خۆمانە یەکێک بۆ لەو کەسایەتیانەی کەوا خاوەنی وقار و خاوەنی ئەدەب و خاوەنی
فەهم و تێگەیشتن و محەبەت و خۆشەویستی بۆ کەس و کارەکان و بۆ دەوروبەری خۆی و بۆ بەتایبەتی ماڵ و مناڵ و بایەخێکی زۆری ئەدا بەم عایلە و ئەویستکەوە ئەم عایلە ئێمە دایم لە ژیانێکی بەختەوەرا بێت لە ژیانێکی خۆشا بێت لە ژیانێکی برایەتی و محەبەت و بە ژیان بەسەر بەرن و مامۆستا ناسیح لە ژیانی خۆیان لە گوزەرانی خۆیان زۆر ناڕەحاتی و زەحمەتی توش بووە ئێمە لەوکم عایلە بە حکمیەوەیەوە ئێمە لە منطقەی هەڵەبجە ژیاوین و ئەم منطقەیەکی سنووری بووە و ئەم چەند ساڵانەی شەڕ دایم بەردەوام بەبوویکەوە تووشی دەربەدەری و بەسەرهات و زەحمەت و ناخۆشی و ناڕەحاتی بێت چەند جار ئێمە لە هەڵەبجە سەفەرمان کردووە لا لە ئەچووکبار ڕۆشتین بۆ ئێران ڕۆشتین بۆ ئەم دێهاتانی دەوروبەر بە زۆر جار بە حکمیەوەیەوە چەند جار ڕۆشتین مەسەڵەن لە منطقەی سازان ماوینەتەوە لەبەرەوەیکەوە ئەم شوێنە شوێنێکی ئیستقرار و ئەمن نەبووە بەوەی حکمی وتمان بەوەیەوەیکەوە لە سنوورەکە بوون دائیم ئاژا و تۆپبارانی ئێران و دەربەدەری و ناڕەحاتی و زەحمەت و ژیان و خۆی ژیانی بە تایبەتی ناو دوایەوەیکەوە خێزانی پێکێنا و ژیانی خێزانی دروست بووە و مناڵ و دۆدە مناڵیان پێگەشتووە ژیانێکی تا حەدی هەمووی لە زەحمەت و مانوبوون و ژیانێکی تۆزێ ناڕەحاتی بە حکمی منطقەیەکەوە بە تایبەتی کە و عایلەی هەبوو معاش و شتیوای نەبوو کە دوای فترێکی زۆر و فرار بوو حکمی عسکەری فرار بوو و مەشغوڵی کرێکاری و ئیشی ناڕەحاتی و زەحمەت بوو بۆ پیاکردنی بژێوی ماڵ و خێزانەکەی. جەنابی مامۆستا ناسیح بە ڕەحمەت بێ یادی بەخێر ئێمە زیاتر لە 30 ساڵ برا و هاوڕێ و هاوڕا و بەڕاستی یەکماڵ بووین کردوواریاڵێ بەس حاڵمان لە یەکجیا بوو لەو تەمەنا کۆمەڵە سیفەت و شتی جوانم لێ بینی بەڕاستی لە زۆر کەم خەڵکا بینیومە ئەگەر باسی هەمووی بکەی کاتێکی زۆری زبن بە کورتیاڵە من پیاوە سێ سیفەتیایە بوو زۆر زەق بوون وای لێکردە بێ بە لە ماوەیەکی کەمان بێ کەسایەتێکی زۆر دیار مامۆستا کەسێکی لێبڕاو بوو کەسێکی هیمەت بەرز بوو خاوەنی بیرۆکە بوو ئەم سێ سیفەتە وای لێکرد بوو بەڕاستی ئەچوین بۆ هەر ئیشێ ئەهاو بەدەستمانەوە لێوبڕاو بوو کاتێکە ئێمە بڕیارماندا لە کاتی بزوتنەوەی ڕاپەڕینە سەر لە نوێوە برایان یەک خێنەوە یەک ڕیزیان کەین ئەوانەی لەو دیو بوون لەو دیوی ئێران بوون و لە دیوی عێراق بوون مامۆستا لەو کەسانە بوو کە بە لێبڕاوانە کەوتە کۆکردنەوەی ئەو خەڵکە ئەکرێ بڵێم لە هەمومان زیاتر توانی لە ماوەیەکی زۆر کەمە ئەو خەڵکە کۆکاتەوە کاتێککە وتمان دەیاخر مقڕ و بارەگامان نییە مامۆستا لەو کەسانە بوو کە زۆر بە ئاسانیتی وەڵاوە چارەسەری ئاسانە چیمان کرد یەکسەر کە جەنابی ماڵی لە هەڵەبجەی تازا بوو لە ماوەیەکی کەمە ئەو خان و کەلاوانە کە هەبوون ئەچوو بە پارەیەکی کەمەی کڕی و هەر یەکسەر لێ ینی ناو بڕ و ناو کێشەکانی لا ئەبرد و ئەیکردن بە مزگەوت وەکەکەی کردن بە مزگەوت یەکسەر کەسێکی دانا بوو بە ئیمام و خەتیب یا بوو بە ئیمام لەو شوێنانە و هەر لە هەمان حاڵەتە یەکسەر دەرس و دەور و ئەمانی بۆ دانا بە ڕەحمەت بێ لەگەڵەوە لەو پێشبەڵە مامۆستا مدەڕیز بوو خریجی کولیە بوو بەڵام کەمتر کاری خەتابەتوانەی کرد کەچی بوو بە یەکێک لە سەرکەوتوترین خەتیبەکان و لە بیرمە لە هەڵەبجەی تازا کە خوتبەیەدا بەشێکی زۆری جگە لە هەڵەبجەی تازە لە لادیەکانەوە لە زەڕایانەوە لە شوێنەکانی کە هاتن ئەوەندە خوتبەی مەنهەجی و جوانیەدا ئەو خەڵکە لە هەموو شوێنەکان لێ هاتن وای لێ هاتە مزگەوتەکە شوێنی نەما جا ئەگەر ئێمەی مسلمان بمانەوێت وەک تاکی مسلمان و وەک کۆمەڵگای مسلمان کۆمەڵگاکەمان کۆمەڵگایەکی خۆش و بەختەوەر بین و بمانەوێت هەموو یەکێکمان بەرامبەر باوانی کەمان ئاسوودە و بە خۆشەویستی ژیان بەسەر بەرین بەرامبەری بە یەکتر ئەبێ ئەم سیفەتە لە خۆمانە دروستکەین و پاشان لە کۆمەڵگاکەمانە ڕەنگ بداتەوە ئەو سیفەتەش بریتیە لە سیفەتی خۆشەویستی مسلمانان بۆ یەکتری چونکە ئەگەر مسلمانان یەکتریان خۆشویست ئەم سیفەتەیان لە خۆیانە دروست کرد و لە ژیانی ڕۆژانەیاندا بەرامبەر بە یەکتری ڕەنگی دایەوە ئەو کاتە هەموو تاکێکی مسلمانەگاتە نزیکە بێتەوە لە مەجالیس و شوێنی پێغەمبەران و سادیقان و شەهیدان
حتى لفرمودي صحيح بيغمري إخواته عليه الصلاة والسلام كاغر إنساني مسلمان تنها لبرخاتي إخوة يكتري خوشويست وإليديت بيغمبران وشهيدان آواد بشوينيانو بو مرتبيان اخوازن كخواي پروردگار پی بخشیون جاباب زانین خواي پروردگار چون باسی خوشویستی خۆیمان بۆ ئاکات بەرامبەر بەو کەسانەی کە تەنها لە بەرخاتری خوا یەکتریان خۆش دەوێت و بابزانین لە ڕۆژی قیامەتیشدا خوای پەروەردگار چ پلە و پایەیەکیان پێ بەخشێت ئەوە تا لە حەدیثێکی قودسیە کەوا ئیمامی مسلم ڕیوایەتیەکاتە فەرمێ يقول الله تعالى يوم القيامة أين المتحابون بجلالي اليوم أظلهم في ظلي يوم لا ظل إلا ظلي سير كان مسلمانين في غمر إخوة لحديثك قدسية أفرميت لروج قيامتا أخواي پروردگار روكات مسلمانان إيمان داران بيان فرمي كواو كساني لدنيا لبر خاطري من يكتريان خوشويست سيري حديثك كان فرمي تنها لبر خاطري خوا یەکتریان خۆشەویست و مەبەستی کە لە خۆشەویستیەکەیانە نەبێت بابزانین خوای پەروەردگار چیان بۆ دەکات ئەفەرمێ ئەمڕۆ لە ژێر سێبەری خۆما جێیانەکەمەوە کە هیچ سێبەرێک نییە جگە لە سێبەری من نەبێت و ئێمە شایەتین مامۆستا ناسح کەسایەتێک و مامۆستایەکی مسلمان و ئیسلامی داعی و سەرکەوتوو بوو وإن شاء الله أو شهادة شهادتي كلاي خلقيتي لاي ملائكش بو شوية بلكو باشتر ولاي خواي قورش إن شاء الله مقبولة دوباره دعاء خوازي الموصى عزيز من لبهشتي برين بين إن شاء الله تعالى من موصى الناصحي رحمتي ليك متواصل رفيق من هردك من قتابي مكتبك من لها لبجة مكتبك نوازة بو ناوي الثانوي ديني بو حين الثانوي ديني بو لها لبجة كأم مكتبة لسرعسي عراق لبين شارع عراق هبو لبغداد هبو ولموصل هبو ولبصرة هبو لفلوجة هبو لها لبجة هبو أما الثانوي دينية مرحومي ما وصل عثمان مرحومي ما وصل علي هنايا لها لبجة حين كرديانو وكو مكتبي سركوتو ثانوي ديني مكتبي بو كهم درسكاني كيمياء وفيزياء ورياضيات وتاريخ وجغرافيا او درساني كلام مكتب اخوان له زائدا الدروسي ديني وكو علم القرآن وعلم حديث وقرآن وتفسير فقه اسلامي واصول الفقه لم بابتنا يمل لسنه ديني بيكو بنتاكو تشواري عام لشواري عام نقل مكتبة كمان الغاب يوستان ديني بو شون هاتين بوين بتلبي مع الإسلامي موصل ناصح برحمد بيكو كتابيكي زيرك بو كتابيكي زور روج برزو بأخلاق بو من أوشاتي أدم أوشش صالك ولا ثانوي لا مع الثانوي ديني مع الإسلاميش كويكو بين ناب نبيني وكتابيك لي زيور بي لي عاجز بكسيكي عزيز دا بكسيكي عاجز كذبي بەڵکو بە پێچەوانەوە مامۆستا ناسح هەم خەمخۆی ڕەفیقەکانی بوو ئامادەی هاوکاریکی باشی تیا بوو و لە عینی کاشە کەسێکی بەغیرەت بوو مامۆستا ناسح لەگەڵەوە کە قوتابێکی زیرەک بوو من ئەتوانم بڵێم مامۆستا ناسح بە دوو سیفەت زۆر زەق و ناسراوە یەکەم زیرەکی دووهەم غیرەت هەروەها باز هەندە سیفاتی باشی تیا بوو کە هین هۆکارن عواملن بۆ دروستبوونی کەسایەتێکی ئیسلامی سەرکەوتوو ئەمێ لە پەیوەندی باوکم لەگەڵ ئێمە وەکو مناڵەکانی وەکو خێزانەکەی قسە بکەم ئەتوانم بڵێم پەیوەندی باوکم لەگەڵ ئێمەیە لەسەر دوو ئاستا بوو لە ئاستێکی ستونیە وەکو باوک وەکو ئەرکی باوکایەتی کە لەگەڵ ئێمەیە مامەڵەی کردووە پارێزگاری لە سنووری خۆی کردووە و ئێمە هیچ کاتێک نەمانتوانیوە ئەو سنوورە بە شێوازە لە شێوازەکان بە نەزانین خۆمان و بە بەهەشتێ و بێ بیشکێنی ئاستێکی کەی کە ئاستی ئاسۆیی بووە وەکو هاوڕێ بۆ لەگەڵ ئێمەیە یعنی لە هەر شوێنێکا کە پێویستی کرد بێ باوکم لەگەڵ ئێمەیە
وەکو هاوڕێک مامەڵەی کردووە زۆر جار سوحبەتمان هەبووە بەیەکەوە قسەی خۆشمان هەبووە تەنانەت مشورەتکردن و تەنانەت یاریکردنیشمان هەبووە پێکەوە بۆیە ئاوسەنگێکی باشی ڕاگرتبوو لەگەڵ لە نێوان ئەم دوو ئاستەیە لە پەیوەندی لەگەڵ ئێمەیە کە پێم وایە ئەم هاوسەنگیە کارێکی ئاسانی ژنیە کە زۆرێک لە دایک و باوکەکان ئەمڕۆ مشکلیان لەگەڵ ئەمەیە هەیە جانبێکی تری ژیانی باوکم کەسێ بوو زۆر پێداگر بوو لەسەرەوەی ئەهلی زانست و زانیاری خوێندن بین تەمان خۆشی هەر لەم مەجالەیە حەزێکی عەجایبی بۆ ئەمە هەبوو تا ئەتوانم بڵێم تا دوا ساتەکانی تەمەنیشی قوتابی ماستەر بوو و زۆر موسیقانە دوای دابڕانی بۆ چەندین دەیە گەڕایەوە خوێندن و توانی خوێندنەکەی لە ئاستێکی باشە بەرەو پێشەوە بەرێ تەنانەت من بەبیرم بێن بە مناڵی سەردەمانێک کە ئەم دەورات و پەیمانگانە بەم شێوازەیە ئێسانە بوو ئەو دەوراتی تایبەتی بۆ دۆزینەوە ئێمە ئێناردنەوە دەورەکانەوە بۆ ئەوەی شتێک بۆ کەسایەتیمان ئیزافە بکەین و لە فەزای زانست و زانیاریە ئێمە دایم بین و بڕۆین و حەزێکمان بۆ دروست بێ لەو مەجالەیە سیفەتێکی تری کە زۆر بارز بوو سیفەتی خەمخۆری و دڵسۆزیەکەی بوو زۆر جار من بەبیرم نایە یعنی لەسەر شتێکی تایبەتی خۆی کە ئێمە ئەنجاممان نابێت بە غەڵەت بوو بێ بە هەر شێوازێ بوو بێ کە زەرەرمان پێگیان بێ ناڕەحەت بوو بێ یاخود قسەیەکی کرد بێ بەرامبەرمان بەڵام لەسەر شتێک کە زەرەری خۆمانی تیاابێ ئیشێکمان کرد بێ خۆمان زەرەری خۆمانی تیاوە بێ قسەی کردو ناڕەحەت بووە کە ئەمەش دەتوان بڵێم ئەو پەڕی خەمخۆری و دڵسۆزی بۆ ئێمە و بۆ داهاتووی ئێمە تەنانەت ئەم خەمخۆری دڵسۆزی ئەتوانم بڵێم سنووری خێزانەکەشی تێپەڕان بوو گەشت بووە خزم و کەس و هاوڕێ و تەنانەت کەسێکیش کەنەی ناسی بێ زۆر جار ئەم خەمخۆری وای لێ کرد تەسەوڕکەن ئامادە بووە بەشێک لە جەستەی خۆی ببەخشێ بە کەسێکی کە پێویستی بوو بێ بۆی ژیانی ڕزگارکە وە دووبارە ژیانی پێ ببەخشێتەوە من وەکو قوتابیەکی مامۆستا ناسیح خوای گەورە لێی خۆش بێ ماوەی 5 بۆ 6 ساڵێک لە خزمەتی ئابووم قوتابی بووم هەم لە مەدرسەی علوم شەرعیەکمان هەبوو مەدرسەی علوم شەرعی لە مزگەوتی فورقان هەم وەکو وانەی تایبەتیش لە خزمەتی ئابووم ئەوەندەی ئەو چەند ساڵی من لە خزمەتی مامۆستا بووم مامۆستام بەم شێوەیە ناسیوە کە ئاو هابووە لە ڕووی عیلمەوە سپاس بۆ خوای پەروەردگار مامۆستا ناسیح مامۆستایەکی بە عیلم و بە زانست و شارەزا بوو بە هەموو ئەو زانستە نوێ و تازانەی کە لە نەوەدەکانە هاتە ناو هەرێمی کوردستانەوە دیارە پێشی نەوەدەکان زانستی ئیسلامی بە شێوازێکی ئەوتۆ نەبوو لە دوای نەوەدەکانەوە دیارە زیاتر کتێب هاتە هەرێمی کوردستان و زیاتر زانایان شارەزا بوون بە عیلم و زانست مامۆستا ناسیح یەکێک بوو لەو کەسانەی کە زۆر شارەزایی نوێ و تازەی پێبوو بۆیە ئەو کەسانەی کە بە چواردەوری مامۆستا و قوتابی بوون هەر بە عیلم و زانست و زانیاریەکەیە ئەناسرانەوە لە شوێنان کە قسەیانە کرد کە ئەمە قوتابی مامۆستا ناسیحن لە ڕووی کاریگەری مامۆستا لەو سەردەما لەسەر گەنج و لاوەکان کاریگەریەکی زۆری هەبوو دیارە ئێمە لە هەڵەبجەی تازە بووین زۆربەی زۆری ئەو گەنجانەی کە ئەهاتنە ناو سەحوەی ئیسلامیەوە لە مزگەوتەکەی مامۆستا ناسیح کۆبوونەوە بە تایبەتی بۆ نوێژی هەینی هەموو ئەو گەنجانەی کە بە چواردەوری شاریشەوە هەبوو حتا لە دێو گوندەکانیشە هەبوو بەس بۆیان بگونجایە و بۆیان بکرایە لە بۆ جومعەکردن ئەهاتنە هەڵەبجەی تازەوەیە ڕاستەوخۆ ئەڕۆشتنە مزگەوتی فورقان بۆ گوێگرتن لە مامۆستا چونکە مامۆستا شتی نوێی پێبوو شتی تازەی پێبوو قسەی پێبوو بۆ گەنجەکان بۆیە کاریگەریەکی زۆر جددی هەبوو لەسەر ئەو گەنجانەی کە لە نەوەدەکانە لە هەڵەبجەی تازە ئەهاتنە ناو سەحوەی ئیسلامیەوە بە هەمان شێوە ئەو کەسانێکی وەکو لە پێشتر وتم قوتابیەکانی ئەناسرانەوە بەهۆی ئەو
حەز و ئارەزۆی هەیبوو بۆ دەعوە و بانگەواز بەهۆی ئەو کاریگەری کە هەیبوو لەسەر گەنجەکان ئەو کەسانشی کە قوتابی ئەو بوون هەمان تەماعیان بۆ دروسە بوو هەمان حەز و ئارەزویان بۆ دروسە بوو بۆیە زۆربەی قوتابیەکانی مامۆستا کە لە وانە تایبەتەکانیشە هەر خۆی لێ پرسیینەوە چەند قوتابیت هەیە ئەیوت یعنی ڕازی نەئەبوو قوتابیەکی هەبێ ئەو قوتابی نەبێ چەند جار محاسبەی کردوین لەسەر ئەوەی ژمارەی قوتابیەکانتان بۆ کەمە ڕێژەی قوتابیەکانتان زیادەکە کەمەکە چیتان پێویستە بۆ قوتابیەکانتان ئەوەی کە پێویست بواە بۆ ئەو قوتابیانەی کە ئاهاتنە لای قوتابیەکانی خۆی ئەنجامی ئەدا ئەم ژیانی مامۆستا زیاتر بڵی ئەو جوهدومان بوونەوەی زیاتر شخصیەتی زیاتر کەسایەتەکەی دەرەخا کە چۆن ویستویتی ئەو خێزان و ئەو عایلە بە ژنانێکی حەڵاڵ بە کەسابەتێکی حەڵاڵ پەروەدە بکە و تەنازولی نەکردو لە پێناوی من ژیانە بۆ هیچ شتێک نە بۆ دەسەڵات نە بۆ سوڵتە نە بۆەوەیکەوە لە پێناوی وەزیفا لە پێناوی شتێکە زۆر احتیاجی بەلای کاتێک کە نەقلیان کرد لە وەزیفەی مدەڕیسی و گاستیانە بۆ دایرێکە لە دایرەی مختبەراتێکی ئینشایی زۆر احتیاجی بوو بەلایەوە و قبوڵی کرد و پێسەرپیست بە سەربەرزی ئەزانیکەوە بەو شێوە ژیان بێتە سەر ئێمە وەکو بنەماڵی ئێمە مامۆستا ناسیر لای هەمووان کەس زۆر خۆشەویست بووە من ڕێزێکی تایبەتی هەبووە حتا ئەو مناڵانەمان کە هەمویان مناڵانە زۆر ڕێزێکی تایبەتی هەبوو لەگەڵیان خۆشەویستێکی تایبەتی ئەدا بۆ مناڵانە احترامی زۆری لێگرتن لە ئەم کەس و کاری خۆمانە هەوڵێداکەوە بە بەختەوەری بژین بە ئاسوودەی بژین دەناوێکە کتەبا بین ڕێگ بین کەسایەتەکانی پارێزگای لە کەسایەتەکانی خۆمانە کرد و ڕێز و حرمەتی تایبەتیە بوو باوکم لە بەپێی ئەو بنەمایی کە دەرووناسەکان ئەڵێن ئینسانێک خۆشبەختە کە لە ئێستایا بژیواتە لەو زەمەنی کە تایەتی بژی نە خەفەت و کۆڵ و خەفەت بە ڕابردۆ هەڵگرێ نە ترس و دڵڕاوکەی ئایندە هەبێ باوکم لەو ساتەیە ئەژیا کە تایە بوو واتە کەسێکی عەمەلی بوو ئەو کەسانەشی کە لەم وەسەتەیە ئەژین کەسێکی عەمەلین نەک کەسێکی خەیاڵی بنیان کەسێکی خەمۆک و دەست لە ئەژنەوەی دانیشتن و بێکارە بن باوکم خۆشبەخت بوو بەپێی ئەم بنەمایە باوکم کەسێکی خۆشبەخت بوو کەسێ بوو پیاوی ئەتوان بڵێم دنیا بوو پیاوی قیامەتیش بوو هیچ لایەکیانی واز لێ نەهێناوە نە دنیای تەرک کرده بوو نە قیامەتی تەرک کرده بوو هاوسەنگێکیشی لەم نێوەندەیە ڕاگیر کرده بوو زۆر جار حەزیە کرد ئەم خۆشبەختیە تەوزیعکە هەر لەگەڵ خۆیانە لەگەڵ ماڵ و مناڵیان لەگەڵ خزمەکانیە ساڵانە زۆر حەزی بەوە هەبوو لەگەڵ خزم و کەسوگار و بنەماڵەکەیە زەنە سەفرە ڕێکخات گەڕان هەبێت بۆی هەم سیلێ ڕەحم تازەکەینەوە لەگەڵ یەکترا و هەم نەفەسێکی تازەش بینەوە بە ژیانمان بەو گەڕان و گەشت و سەیرانانە شتێک کە ئەتوان بڵێن پاشای سیفەتەکانی بۆ باوکم هەیبوو بێ تەوەکول بوو تەوەکول بەخوا شتێکی زۆر بەرجەستە بوو لە ژیانیا لە تەواوی مەرحەلەکانە کە ئەوەنەی من عنی بەبیرم بێ ئەم شتە هەبووە ئەتوان بڵێم فانۆسیە بوو بەدەستیەوە ئەم تەوەکول بەخوایە کە لە بەناو هەموو تاریکی و ناڕەحەتی و هەوراز و نیشەوەکانی ژیانیا پێی ڕۆشتۆ یارمەتی دەری بۆ وەلەی دەرباز بۆ سەربەرزانە تەسەوڕکەن سەردەمانێک لە شەڕی ناخۆیە هەبووە وتاری یاوە لەسەر مینبەرە چواردەوری مزگەوتەکان بە چەکدار تەنیوە بۆی دایگرنە خوارە وەڵام دانەبەزێ و تاوتاری تەواو کردووە کە وتاریشی تەواو کردووە تەسلیمی ئیرادەی ئەوان نەبووە و سەربەرزانە لە مەوزوعەکە هاتوۆتە دەرەوە سەفەرماکەون بێ من ماڕۆ گریان ماکە کاڵای ژین نەبێتە بەدەم شار سێبەری تۆ دیانەبی دابڕانزانێکی ساختە ساڕێژ نابێن بەسانای بە جودایی مەمسووتێنا نەگرم بەرگی مەڵات
سنگینی وراوان خاک بناز مکان ilhami şehrekin vemba matmeki tirsaz لە دوای ڕاپەڕینە جەماوەریەکە مامۆستا ناسیح گەڕایەوە هەرێمی کوردستان و لە هەڵەبجەی تازە نیشتەجێ بوو. هەر لەوێش پەرۆشی بۆ ئیسلام و خزمەت و تێگەیاندنی خەڵک لاینی پیرۆزی ئیسلام دەستوەستاندا نەنیشت و لەگەڵ کۆمەڵێک هاوڕێ دەستیان کرد بە دروستکردنی مزگەوت و یەکەم مزگەوتیان بە ناوی فورقانەوە بنیادنا خۆشی بووە پێشنوێژ و وتارخوێنی. مامۆستا لە ڕێگەی وانە تایبەتەکانەوە ڕۆڵی بەرجەستەی هەبوو لە تێگەیاندن و هوشیارکردنەوەی خەڵک لاین و بنەما فکریەکانی ئیسلام، بەڵام جم و جوڵ و چالاکیەکانی تەنگی بەناحەزانی ئیسلامی هەڵچنی بوو تا لە هەوڵێکی نەزۆکانە و لە شەوی 27 ڕەمەزانی ساڵی 1994 لە کاتی ڕۆشتنی بۆ مزگەوت درایە بەر دەست ڕێژی گولە و بە سەختی بریندار کرا. لە ڕووی غیرەت و شەهامەت و پیاوەتیەوە مامۆستا ماشاءالله پیاوێکی هەتا بڵێ بەغیرەت بوو، چاونەترس بوو، سەرەڕای ئەو هەڕەشە و گوڕەشانەی کە بەهۆی بارودۆخ و وەزعەکەەوە هەبوو لە نەوەدەکانە کە هەیبوو لەسەری مامۆستا بێباکانە خەریکی وتاردانی خۆی بوو، بەردەوام بوو لەسەر وانە گشتی و تایبەتەکانی خۆی، بەردەوام بوو لەسەر داوە بانگەوازەکەی خۆی، بەردەوام بوو لەسەر گەڕان بەسەر مزگەوتەکانی ترا و بەردەوام بوو لەسەر بەسەرکردنەوەی قوتابیەکانی خۆی و بینینیان و ئەوانە هیچ شتێک مامۆستای وا لێ نەئەکرد کە لەو نیەتەی کە خۆی هێناوێتی بۆ داوە بانگەوازکردن هیچ هەڕەشە و گوڕەشە و هیچ ترسێک وای لە مامۆستا ناکرد تەڕاجوعی لێ بکا و پاشەکشەی لێ بکا، بەڵکو کاریگەری غیرەتی مامۆستا بەسەر شوێنکەوتوەکانیشەوە دیار بوو. ئەوانی چاونە ترسانە چەند جار وەکو عەرزم کردن بەهۆی ئەو بارودۆخەی کە هەبوو لە نەوەدەکان چەند جار لە مزگەوتەکان قوتابیەکانی ئەگیران بانگەکران بۆ شوێنی تایبەت و ئەوانە کە ئەو وانانە بانەمێنێوانە، بەڵام ئەوهار ئەوانیش بەردەوامە بوون چاویان لە جەنابی مامۆستا کرد. لە هەڵەبجەی تازە مامۆستا بوو بە سەرکردەیەک حەقەتەن هەمووانشان هەزیمان پێوە کرد. من لەو کەسانە بووم کە هەر ئیشێک کە گرفتێکی هاتە ڕێگە کە ئەمبیز مامۆستا ناسیح خەریکێتی حەقەتەن ئیتر ئیهمالمە کرد و لێم نەپرسیەوە و زۆر جار خۆم کە گرفتمە بوو یا بێتاقەتێک ڕوتیەکردم هیمەتبەرزی مامۆستا لێبڕاوی مامۆستا وای کردبوو کەواوەکو ئێمە بە پشتیوانێکی گەورەی بزانین و ئازانین حەلی مشکلەکان هەمووی لایەوە. لەو کەسانە بوو کە ماڵەکەی خۆی کرابوو بە مخەڕێک بۆ دەرس و دەور بۆ کاروباری ڕێخستن و لەو کەسانە بوو بەردەوام لەگەڵ هەموو ئەمانەشە کابرایەک بوو بە توانایەکی مادی کەمەوە بە دارایی و ئابوورێکی کەمەوە بەبێ هیچ بودجەیەک سیر ئەوە بوو ماڵەکەی وەکو دیوەخانی لێ هاتوو بوو بە مخەڕێکی گەورە بوو هەمومان و زۆریش ئاسایی بوو خەڵک لە پێنجێنەوە ئەهات لە لادیەکانەوە هات لە کاتێکە نیوەڕۆم و زۆر بە ئاسایی ئەماوە خۆی چییە خۆڵیدا بە ئەو خەڵکە ئەم تەوەکول بەخوایە هەنێ جار بۆ هەموو جانبەکانی ژیانی درێژ بوو بوویەوە. زۆر جار ئێمە خۆمان مەسەرەنیان خزم و کەسە نزیکان ئەنوامەسا مەسەن تۆ شتێک بکە بۆ ئەو ماڵ و مناڵە تاکەی مەسەرەن کرێکی بن تاکەی لە ئەوەنە بێن و بڕۆن لەم کۆڵان بۆ ئەو کۆڵان ئەوی شەیوت ئەوت من تا خۆم هەبم لە ژیانە تا خۆم هەبم ئینشاڵا ناڵم محتاجی هیچ شتێ بن مناڵەکانم ئیتر هەم بێ یانم بێ کە خۆشم نەمان تەسلیمی خوای گەورەیانەکەم ئەو تەوەکولەی زۆر بەهێز بوو و دوجاریش هەر تەسلیمی خوای گەورەی کردین و ئەلحەمدوللا ڕەنگ بەڵێ نازی باوکایەتیمان نەما بەڵام لە زۆر بواریترە ژیانمان بەڕابردوو بەراورد بەڕابردوو زۆر باشترە کە ئەمەش نەتیجەی ئەو تەوەکولە بۆ پێم وایە کە باوکی ڕەحمەتیم بە خوای گەورە هەی بووە. ئەڵبەتە ئەمەوێت لەم مەجالەشە ڕۆڵی دایکم لەبیر نەکەین. دایکم قارەمانانە لە پشتی باوکمەوە بۆ لە هەموو
لە تەواوی مەسیری ژیانیا بە هەموو ئەو ناڕەحەتی و سەختی و دژواریانەی کە هەی بووە محکەم وەساوە یارمەتی دەرێکی باش بووە زۆر جار بۆ ئیش و کاری داوا و بانگەواز جاری وا بۆ 6 مانگ ماڵەوەی بەجێ هێشتووە و ئێمەی تەسلیمی دایکم کردووە کە زۆر مناڵیش بووین لەو سەردەمەیە کە ئەمەش بۆ خۆی هەم تەوەکولی باوکم پیشانەیە بە خوای گەورە کە ئێمەی تەسلیم هەم یەکەم خوای گەورە کردووە دووەم ئەتیمادیشی بە دایکم وەکو شێرەژنێک کە ئێمەی تەسلیمە کرد و ئەتیمادی پێکرد و بێخەم خۆی ئەچوو بەدەمی شوکارەکانی تریەوە. مامۆستا ناسیح بەردەوام بە شوێن نوێگەری لە کار و چالاکی و گەیاندنی پەیامی ئاینی پیرۆزی ئیسلام بوو بەتایبەت لە ڕووی خەباتی مەدەنی و چەکداری و سیاسی دژی ڕژێمی بەعس هەر بۆ یەکێک بوو لە کارکتەرە سەرەکی و دامەزرێنەرەکانی بزوتنەوەی ڕاپەڕین ئیسلامی لە ساڵی 1994 لە سلێمانی و ئەندامی مەکتەبی سیاسی دەبێت تا دوا ساتەکانی تەمەنیشی شە لە ناو بزوتنەوەی یەکبوونی ئیسلامی یاخود لە ناو کۆمەڵی ئیسلامی کوردستان بێت. مامۆستا ناسیح پیاوێکی تا بڵێ حەقبێژ بوو زۆر جار پێم دەگوت مامۆستا تۆ حەق و ڕەقی و هەتا بڵێ یەکڕوو بوو واتە لێرە قسەیەکی کردبا لەو لەش هەر هەما قسەی دەکرد پیاوێکی شارەزا بوو ینی فقه و تێگەیشتنێکی باشی هەبوو لە ئیسلام و پیاوێکی عابید بوو خواپەرست بوو مامۆستا مەلا ناسیح پیاوێکی زۆر ڕەوژوان بوو ڕاستگۆ بوو و لە ڕەفاقەت و هاوڵاتیدا پیاوێکی بەوەفا بوو پیاوێکی زۆر بە هاوێز بوو ئەوەی کە ئەو کاتە ئێمە کە تازە کۆمەڵی ئیسلامیانی ئەعلان کردبوو جەنابی مامۆستا مەلا ناسیح بە حوکمی هەندێک خزمایەتی پەیوەندی کۆمەڵایەتی هەندێک گرفت و کێشەی بۆ دروست بوون بەڵام پیاوێکی زۆر بە هەڵوێز بوو و دەتوانم بڵێم ئەو یەکێک بوو لە بەردە گەورەکانی بناغەی دامەزراندی کۆمەڵی ئیسلامی و ئامادە بوو لەسەر ئەوە کە ئەو کار و پرۆژەی کە دەستمان پێکرد بوو بەردەوام بێ ئامادە بوو ژیانی خۆی بەخەتکە یعنی مامۆستا مەلا ناسیح سروشتەکەی وابوو جاجار پێویست بۆ بوو کە من بەوەی باش بوو کە من تەمەنم لەو کەمتر بوو بەڵام بە حوکمی پێگە و بە حوکمی ئەوە کە من کەسی یەکەمی حیزب بووم بە قسەی دەکردم ئەگەرنا ئەگەر خەڵکانێکمان هەبوون پێویستیان بەهاندان هەبوو بۆی کە خاوەن هەڵوێز بن بەشەرە هەندێک سروشتیان وابوو یا تۆزێک مڕعاتی خزمایەتی و پەیوەندی کۆمەڵاتیەکانیان دەکرد مامۆستا ناسیح پێویستی بۆ هەبوو کە جارجار بیهێڕیەوە بڵێ مامۆستا لێ بگرەوە یعنی پیاوێکی بە حەقەت تا بڵێ مەبدەئی سەرڕاست و خۆنەویست و وەکو گوتم ڕەچاوی خزمایەتی شتی نەدەکرد لە شتێکدا کە بە حەقی زانی بە. مامۆستا ناسیح ڕۆڵی کاریگەری هەبوو لە یەکگرتنەوەی بزوتنەوەی ئیسلامی و بزوتنەوەی ڕاپەڕینی ئیسلامی هەر بۆیە دەبێتە کارگەڕی مەکتەبی سیاسی بزوتنەوەی یەکبوونی ئیسلامی. مامۆستا ناسیحی مەلا ساڵح وەک پیشەی هەمیشەیی بە شوێن گۆڕانکاری و چاکسازیەوە بوو بەتایبەت لە ناو حزبدا تا ئەو کاتی لە ساڵی 2001 کاتێک بەشێکی زۆر لە بەرپرسانی باڵای بزوتنەوەی ئیسلامی بێهیوابوون لە چاکسازی و باشتربوونی دۆخی بزوتنەوەی ئیسلامی لا پرۆژەیەکی ناوازەدا توانیان لە سەرەتای مانگی ئایاری ساڵی 2001دا حزبێکی نوێ و سەردەمیانە بەناوی کۆمەڵی ئیسلامی کوردستان و بەدید و تێڕوانینی نوێ بۆ دۆخی هەرێمی کوردستان و ناوچەکە ڕابگەێنن کە مامۆستا ناسیح ڕۆڵی دیاری هەبووە لە ڕاگەاندنی کۆمەڵدا و بووە بەرپرسی لەقی سلێمانی مەکتەبی سیاسی کۆمەڵی ئیسلامی کوردستان. پیاوێک بوو تەمان لە جارێک دەڤەری خۆیان پیاوێکی ناسرااو بوو و متمانە پێکراو بوو پیاوێکی ئازا بوو پیاوێک بوو کە وەکو گوتم لە پێناو قەنەعەتەکانی خۆیدا ئامادە بوو کە هەرچی قەنەعەتەکانی پێویستیان پێێتی بۆی خەرجکە لەگەڵ ئێمەش بڵین کە پێکەوە کارمان دەکرد و دوایی بە پەیوەندیەکە سیاسەکان لەگەڵ خەڵکی دیکەدا ئەوەی کە زۆر سەرنجی منی ڕادێکێشە ئەو بوو مامۆستا مەلا ناسیح کە من بۆ خۆم ڕازگۆیم زۆر پێخۆشە پیاوێکی ڕازگۆ بوو ئەوە نەبوو لای خۆمان شتێک بڵێ و دوایی لە ڕووی خەڵکی دیکەدا شتێکی کە بڵێ یەکڕوو بوو و لە لای خەڵک تەمان خەڵکی خۆتانزان هەڵەبجە و دەڤەری شارە زور و ئەوە بوو بەڵام
لە هەر شوێنێک بواە ینی قورسایی و سنجینی خۆی ڕدەگرت جا ئیچی لە بیرۆخۆشەکانی کە بۆی جێڕام و جارێک گوتی کە یەکەم ساڵ کە چوین بۆ زانکۆ من و ڕەفیقێکی عەرەبم کەوتینە ژوورێک تێویش تەماشای کردم کاکەم لەم ژوورە نابم ماوەسامە لە ناسیح گوتی تەماشای کرد تۆزێک چاوم جددی دیار بوو ئەوانە گوتی من لەم ژوورە نابم وتم کاکە تو بینێک با پێکەوە بین ئەگەر ڕفاقەتی منت پێخۆش بوو پێکەوە لەم ژوورە دەمێنین ئەگەر ڕفاقەتی منت پێخۆش نەبوو تۆ تەماشام مەکە یان گە تەماشای ماوەسا ناسیحەت کردباوە دەزانی بڵێن تووڕێ یا مەسەلەن ڕەنگە پیاوێکی کراوە نەبێ گوتی کابرا عەربیش وڵا قسەیکی بە ئینسافت کرد باش وتی وڵا مایەوە چەند ڕۆژێک کوتی دوای ئەو چوار ساڵ پێکەوە بووین هەر لەو ژوورەدا ینی وەکو گوتم پیاوێکی ڕەفاقەت خۆش بوو بەڕاستی ئەوە نەبوو بڵێن زۆر مجامیل و یا زێدە ڕۆی کرد لە مجاملەدا بەڵام پیاوێکی بە هەڵوێز بوو پیاوێکی بە وەفا بوو و پیاوێکی ڕاست و ساغ بوو. لە دوای ڕووخانی ڕژێمی باز کۆمەڵ ئیسلامی پەلی هاوێشتە بەغدا و مامۆستا ناسیح توانی بارەگایەکی کۆمەڵ بباتە بەغدا و لەوێ کار بۆ ناساندنی کۆمەڵ ئیسلامی کوردستان بکات. مامۆستای ڕەحمەتی لە ساڵی 2004 دەستی کردەوە بە خوێندن و بۆ خوێندکاری ماستەر لە زانکۆی ئیمام عەزەم دەیویست لە ژێر ناونیشانی دەوڵەتی دەستوری لە ئیسلامدا بە سەرپەرشتی پرۆفیسۆر دکتۆر مستەفا زەڵمی ماستەرەکەی بەدەست بێنێت بەڵام لە کۆتاییەکانی خوێندندا مەرگ مەودای نەدا و بەهۆی نەخۆشیەوە بۆ هەمیشە ماڵاوایی کرد. مامۆستا ناسیح لە یەکەم هەڵبژاردننی پەرلەمانی عێراق لە دوای ڕووخانی ڕژێمی بەعەز بووە پەرلەمانتار و ئەندامی لیژنەی ئابووری بوو. لە بەغدا و لە ناو پەرلەمانیشدا هەر لە خەمی هەڵەبجە و خەڵکی بەژمەینەتی هەڵەبجە بوو بۆیە وەک وەفا و دڵسۆزی بۆ شارەکەی لە بەرواری هەشتی مانگی ئابی ساڵی 2005 و 2 ڕۆژ پێش وەفاتی داواکاریەکانی شاری هەڵەبجە و هەورامان و شارەزووری لە دووتوێ یاداشتێکی دەپەڕیدا پێشکەش بە سەرۆکایەتی کۆمەڵی نیشتیمانی عێراق کرد کە هەمان ئەنجومەنی نوێنەرانی ئێستا ئەکات. سەرجەم داواکاریەکانیش تایبەت بوون بە ئاوەدانی و گەشەپێدانی سەرجەم سێکتەرە جیاوازەکان کە گرنگترینیان بە پارێزگاکردنی هەڵەبجە و کردنەوەی زانکۆیەک بوو بۆ ئەو شارە. بنیادنانی دوو دامەزراوی وەرسی بۆ مناڵان لە هەڵەبجە، بنیادنانی مەڵبەندێکی ڕۆشنبیری لە هەڵەبجە، دروستکردنی باڵەخانەیەک بۆ باجی دەرامەت و دروستکردنی باڵەخانەیەک بۆ بانکی عقار و دروستکردنی باڵەخانەیەک بۆ بەخێوکردنی مناڵانی ساوە و دروستکردنی مەڵبەندێک بۆ لەخۆگرتنی بێنەوایان ئەوانەی کەسوکاریان نەماوە. مامۆستا ناسیح تاکو تا ڕۆژی وەفاتی ئەو 4 مانگ زیاتر یاخود کەمتر کە ئەندام پەرلەمان بوو ئەندام پەرلەمانێکی چالاک بوو و نەشێت بوو لەناو هۆڵی پەرلەمان لەناو هۆڵی پەرلەمانە نەشێت بوو لەناو لیژنەی ئەو لیژنەی کە تێیا بوو نەشێت بوو لە ڕووی علاقاتی سیاسیەوە لەگەڵ حیزبەکانە نەشێت بوو لە ڕووی هاوکاریکردنی ئەو کوردانی کە هاتنە بەغا و ئەمانە نەشێت بوو و من ینی پەرلەمان تقریبا کۆتایی مانگی حەوت بوو لەناو پەرلەمان عێراق ڕۆژێکیاندانا بۆ ڕۆژی هەڵەبجە کە مەشغوڵ بێ پەرلەمان بە هەڵەبجەوە. مامۆستا ناسیح لەو ڕۆژا وتارێکی بە پێزی خوێنەوە نەک وتار بوو وتارەکەی بەڵکو مەشروعێکی تیا بوو بۆ هەڵەبجە بۆ ئەوەدانکردنەوەی هەڵەبجە کۆمەڵێک مەشروع کۆمەڵێک پێشنیار کە بۆ بنیەی تەحتی هەڵەبجە لە خەسەخانە و لە مەکتەب و لە جادە و لە پرد و لە ڕووی زراعیەوە لە ڕووی سناعیەوە لە ڕووی ڕۆشنبیریەوە کە پێویستە مەسە هەڵەبجە احتیامی پێ بدرێ لەو ڕوانەوە من شایەتم مەشروعێکی پێشکەوتوو تەقدیم کرد و توانم بڵێم خوێندنەوەکەی لە 10 دقە بۆ چارێکی خەیان لەناو هەوڵی پەرلەمانەکە پێشکەشی کرد. و مامۆستا ناسیح ماوەیەکی زۆر ئەندام پەرلەمان بۆ لە عێراق یەکێک بۆ لەو کەسایەتیانێکەوە لە پەرلەمانی عێراق وەختی کاتی وەرگتووە لە پەرلەمان توانیوێتی دیفاع لە خەڵکی هەڵەبجە و لە مەزلومەتی خەڵکی هەڵەبجە بکە و تەڵەبی تەقدیم کردو بۆ پەرلەمانکەوە ئیسلاحات و یارمەتی و هاوکاری خەڵکی هەڵەبجە بکەن و حساباتی تایبەتی بۆ بکەن. لە بەرەبەیانی ڕۆژی دەی ئابی ساڵی 2005 مامۆستا ناسیح بەهۆی نەخۆشیەوە لە نەخۆشخانەی فریاکەوتنی سلێمانی بۆ هەمیشەیی ماڵاوایی کرد لە خانەوادە و خزم و کەسوکار و هاوڕێ و هاونیشتیمانیانی و گەیشتەوە بە کاروانی شەهیدانی ڕابوونی ئیسلامی و
دوا مەنزەڵگەی هەمیشەیی هەمووان. حقیقت من کە هەواڵی مەرجیمبی زۆر ناڕەحەت بوو وەخوا بە لوتف و کەڕەمی خۆی هیدایەت و یارمەتی کوڕکچەکانی و ماڵ و خێزان و خزمانیشی بدا کە ئەو ڕەوشتە جوانانەی و ئەو ئاکارە پەسەندانی مامۆستا ناسیحی بوون لە حەقبێژی و لە ڕوون و ڕاشکاوی و لە خاوەن هەڵوێستی و لە مەبدەئیەت و لە ڕاستگۆیی ئەویش و ئێمەش بتوانین ئەو ڕەوشت و ئاکارە بەرزانە خۆڵانیان پێ بڕازێنینەوە. و پاشەوەیکەوە ئەو فترێک دووشی نەخۆشی بوو اینجا بە قەدەری خوا و مقدارە تەمەنی بخوا بکەوت تەقدیر کرد بوو کاتێک کە وەفاتی کردو لە دنیا دەرچوو تەسیر و کاریگەرێکی زۆری لەسەر ئەم عایلە هەبوو زۆر ناڕەحات بووین زۆر کاریگەر هەبوو زۆر کە شخصیەتێکی وتمان زۆر پایەبەست بوو لەناو ئەم عایلە بەڵام ئەلحەمدوللا دوای خۆشی کۆمەڵێک مناڵی ساڵحی مناڵی لێکوتێک دوو کوڕ و چوار کچ بەجێ هێناوە ئەلحەمدوللا مایە شانازین مایە سەربەزینکەوە هەموو مناڵەکان توانیوانە بە سەرکەوتوانە خوێندن تەواو بکەن کۆلێژەکان تەواو بکەن و هەندێک ماجستێر بێنن شادەی بەرز بێنن و مناڵەکانی مای دڵخۆشین بۆ ئێمە بۆ عایلەکە بۆ کەسینمان ناسراوەکانمان بۆ دەوروبەرمان بەهۆی ئەوەی کەوا خاوەنی ئەخلاقی جوان خاوەنی مسلمانێت و دیندارێکی پاک و ڕێک و پێگەکەن و جێگەی ڕێز و تەقدیری هەموو دۆست و خزم و قۆم و کەس و کارەکانمانن و بەڵام دیارن نەبوونی مامۆستا ناسر لەناو ئەو ئەم عایلا جێگەی خۆی و کاریگەری و تاسیری خۆی هەبوو. ماشاء الله لەم سنوورەی ئێمە خەڵکێکی زۆر بەلێشا و ڕووی لە مزگەوتەکان بوو یعنی ئەو هەموو مزگەوتەی کە لەم شارە هەبووە هەمووی بە تایبەتی لە ڕەمەزانانە هەر دەشەوەکەی ئەخیری ڕەمەزان هەموو خەڵکدانیشت بۆ شەوی لەیلەتول قەدر مامۆستاش خۆی زۆر جار بەسەر مزگەوتەکانە ئەگەڕا و قسەی بۆ ئامادەبووان و ئەو کەسانە ئەکرد بە شێوازێکی گشتی مامۆستا کەسێکی تایبەتی بوو خوای پەروەردگار لێ خۆش بێ قەرزاری مامۆستاین هەر کاتێ بیرەکەینەوە خۆمان بە قەرزاری زانین دوعای خێری بۆکەین و تەمەن نامانە کرد زیاتر لە ناومانە بمێنێتەوە بەڵام دیارە تەمەن و ئەجەل و قەدەری خوای پەروەردگار هەر ئەوەندە بوو ئەوەندەی ئێمە خۆمان بە خۆشحاڵە زانین کە مدەتێک لە خزمەتی مامۆستا بووین سوودمان وەرگرتووە بەهرەمەند بووین لەو تااقەت و تواناوزەی کە لە مامۆستا هەبوو سوپاسی خوای پەروەردگارەکەین کە ئێمەی بە مامۆستا ناسیح ناساند و ئەو ڕۆژەش کە ئەو شەوەش کە وەفاتی کرد من بۆ ڕۆژەکەی لە بەغدا بووم من ئەو کاتە ڕیسی پەرلەمان دکتۆر حاشم الحەسەنی بوو هەر لە سەرەتای ئەو شەوەی کە وەفاتی کرد بۆ بەیانی ئێمە بیستمان هەموو پەرلەمانتارەکان خەفەتبار بووین بێتاقەت بووین ناڕەحەت بووین بۆ کارەساتەوە بۆ وەفاتی ئەو برا عەزیزەمان و مامۆستا بەڕێزمان ڕیسی پەرلەمان دوای ئەوەی کە ئیفتتاحی جەلسەکەی کرد دوای بسمیلایکردنی ئیفتتاحی جەلسەکەی وتی هەواڵێکی ناخۆش ئەگەێنین بە پەرلەمان و بە شاوی عراقی بە وەفاتی ئەندامێکی پەرلەمان کە ئەویش بەڕێز مامۆستا ناسیح ساڵح کە لەناو پەرلەمانە حەدیث حازم حەسەنی الرجل ئەددا رسالته یعنی ئەو پەیامەی کە بۆی هات بوو ئەو پەیامەی کە بۆی هات کە پەیامی خەڵک بوو پەیامی نوێنەرایەتی خەڵک بوو هەڵگرتنی ئێش و ئازارەکانی خەڵک بوو پەیامی ئەو بوو کە مقتەرحاتی خەڵک بگەێنە بە خەڵکی بە تایبەتی خەڵکی هەڵەبجە و دەوروبەری ووتی ئەددا رسالته والتقى ربه ئەبانە هێنا سەرخۆشی کرد لە خۆشی کە وەکو ڕیس پەرلەمان و هەروەها لە هەموو پەرلەمانتارەکان و ناڕەحەتی بێتاقەتی خۆشی دەربڕی لە بەدەستدانی ئەندام پەرلەمانێکی چالاک و نەشێت و وریا